30 کەس لەو کەسانە لە کۆماری ئیسلامی ئێران نەشتەرگەری چاویان بۆ کرێ بەڵام کەی ئەو کاتەی لە ئەگەری دەستکەوتنی گلێنەی چاو لە وڵاتی ئێرانەوە پەیوەندی بە ئێمەوە کرێ بۆی دوو سێ بیان نێرین لە وڵاتی ئێران ئەوە بکرێ سەبارەت بەو پارەی کە تەرخان کرابوو بە سپاسە لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی تەندروستیەوە ئێمە ئەو پارەیەمان لە بانکی هەڵەبجە داناوە بۆی لە ئەگەری هێوربوونەوەی ڕەوشی کۆرۆنا ئەو 53 کەسەی کە بڕیار بوو بنێرێتە دەرەوە بە زووی بیانێنێ دەرەوە ئەو 525 نەخۆشە کە بینران دوو نەوە بوون ئەوانەی کە چارەسەری کۆندامی هەناسەیان نەویست ئەوانەشی کە پێویستیان بە چاندنی گلێنەی چاو بوو ئەوانەی کە چارەسەری گلێنەی چانیانویست لە هەموو سنووری هەرێمی کوردستانەوە هاتنە ئەم نەخۆشخانەیە خۆشبەختانە پزیشکانە هاتن وەگوتم لەسەر تێچووی کۆماری ئیسلامی ئێرانی و هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووەکە ئەو کەسانەشی کە ئەو لیژنەیە هەڵی بژاردوون نزیکەی 30 کەسیان پێویستە نەشتەرگەریان بۆ بکرێ تێچووی ئەو نەشتەرگەریەش هاوسەرەکانی یەکێتی و کۆماری ئیسلامی ئێران ئەیگرێتە ئەستۆ کە بۆ ئێستا تێچوویەکی زۆرە بەڵام پێویستەکە بینایی بۆ نەخۆشانە بگەڕێتەوە پێویستەکە ئەو کەسانی کە بۆ ئەم وڵاتە ئازاریان چەشتووە ئێستا تۆزێک لە ئازارەکانیان ئەگەر هێوریش نەکەینەوە یاخود شیفای تامیشیان بۆنێت ئازارەکانیان ڕاگرین لە شێوەیەک لەوەی کە ژیانیان بە ئاسوودەیی بەڕێ بکەن.